دیدە فەرەیدۆ ئایا ئەو دەنگۆیانە ڕاستە لەبارەی دیدە و ڕۆمی هەرچی ئایا ئەوان خۆشەویستی یەکترینە یان تەنها پروپاگەندەی سۆشیال میدیایە دیدە چی لە وڵاتی ئێران هەیە زووزووە سەفەری وڵاتی ئێران دەکا چۆن باسی هاوڕێکانی دەکا بە تایبەتی گیان هاشم دەیەوێت خۆشەویستەکەی باڵای 190 سانتیمەتر بێتن و وەسکسپاچیشی هەبێتە بۆچی خاتو دیدە هەر ڕۆژێو لە کەناڵێک دەیبینین هۆکار چییە؟ لەبەرچی لە منداڵێ و لە لای پووری گەورە بووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێری لێ بنێچۆرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ڕخنە و پێشنیارێک ڕاستەخۆڵامتان دەدەینەوە لە سناپچاتەکەمان بە ناوی کلیل میدیا. دیدە فەرەیدۆن خانمە شۆخ و شەنگەکەی نێو سۆشیال میدیا و نوێ تیڤیەکان هەموو کات بە خاتونە هەر و هاجەکە ناسێنراوە هەم میوزیک ژەن هەم پێشکەشکار لە هەردوو کاری زۆر سەرکەوتووە بەڵکو بگرە لە نێو سۆشیال میدیا لەگە کەسایەتە دیارەکان زۆربەی کات بە دیار دەکەوێت وەکو ڕۆمی هەرکی و گیان هاشم وە زیاتر دیدە بە بەرنامەی گفتوگۆی کچانە زیاتر ناسێنرا وە لە نێو سۆشیال میدیا ئەم بەرنمەیە دەنگدانەوێکی ئەکجار زۆری بەدوای خۆی داهێنا. دیدە فەرەیدۆن کێیە؟ خوێندکاری سەرەتایی و دواناوەندی لە شاری کەرکووک خوێندووە بە زمانی عەرەبی تەواوی کردووە وە لە ساڵی 2007 دێتە هەولێر و پەرە بە خوێندنەکەی دەدا وە دەچێتە پەیمانگە هونەرە جوانەکانی شاری هەولێر وە لە هەولێرش لە بەشی موزیک هەڵ لە بژێرتن لەو پەیمانگایە و لە ساڵی 2012 بۆ 2013 تاو دەکات کاتێ لە پەیمانگا 3 مانگی هاوینەکە هەموو ساڵەکان دەچوو بۆ وڵاتی ئێران وەروها ئەلێوێندەر لەلایەن دەستی مامۆستا ئەرسەلانی کامکار وانەی موزیکی لەلا خوێندووە وەروها دیدا دەڵێتن مامۆستا ئەرسەلان بە مامۆستای خۆم دەزانم بۆیە لەوێ فێری موزیک بووم و هەم فێری زمانی فارسیش بووم بۆیە شانازی دەکەم بەوەی کە مامۆستا ئەرسەلان فێری موزیکی کردووە وەروها دەژڵێتن هەر لەوێندەر فێری زمانی فارسی بووم بۆیە ئێرانم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە وڵاتە کە پێم خۆشە زوو سەردانی بکەم وەروەها دیدا لە ساڵی 2013 بۆ 2014 چوە ئەڵمانیا شەهادەی بەڕێوەبردننی خواردنی وەرگرت و وەروها لەوێندەریش بە هەمان شێوە فێرە زمانی ئەڵمانی بوو وە سەرکەوتوو بوو لەو کارەی دواتر گەڕاوە کوردستان لە ساڵی 2019 وەروەها دەچێتە کوردماکێس دەست بەکار دەبێتن و دواتر لە کەناڵی ڕوودا و بەردەوام دەبێتن و پەرە بەکارەکەی دەدا وەکو کاری پێشکەشکاری دینە دەڵێتن ئەو کاتە من زۆر شتم لەسەر پێشکەشکاری نەدەزانی بە هاوکاری هیوا جەمالەوە زیاتر پەرەم بەکاری پێشکەشکاریدا بۆیە هەستم دەکرد کە لەو بوارە سەرکەوتوو دەبم وەروەها هیوا جەمالیش پێوتم تۆ دەتوانی زۆر شت بنووسی وە کەسێکی زیرەکیژ و چەند زمانێک دەزانی بۆیە دیدا لە ئێستادا دەتوانی بە 5 زمان هەم زۆر بە جوانی بخوێنێ و هەم زۆر بە جوانێ بنووسێ زمانی کوردی زمانی دایکێتی وە زمانی فارسیش لەوە فێربووکە دەچووە وڵاتی ئێران بۆ کۆرسی مۆزیک وەروەها زمانی عەرەبی هەر لە منداڵیەوە عەرەبی خوێندوویەتی سەرەتایی و ناوەندی وەروەها زمانی ئەڵمانیشی چەند ساڵێک لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ دەبێتن و دوایە دەگەڕێتەوە کوردستان و زمانی ئەڵمانیەکەشی زۆر باشە وەروەها لەپاڵ ئەوانش زمانی ئینگلیزی زۆر باشە بۆیە گەر بڵین تاکە پێشکەشکارێک ئەو هەموو زمانە بە باشی بزانێتن بتوانێت قسەی پێ بکاتن و بینووسێتن وەروەها باز دەوەش دەکەن دیدا لەگەڵ ڕۆمی هەرچی زۆر تێکەڵاوە ئەو پرسیارە لە دیدە دەکەن دەڵێن ئایا ڕۆمی هەرچی خۆشەویستی تۆیە ئەویش لە وەڵامدا دەڵێ من ڕۆمی هەرکیم زۆر خۆش دەوێ بەڵام وەکو هاوڕێک بەڵام ئەو قسێ بەو شێوازێ من ناکە زۆر بە پێچ و پەنا دەکا بۆیە ڕاستی نەکردو ئایا ڕۆمی هەرچی تەنها هاوڕێیەتی یاخود خۆشەویستێتی وا ڕۆمی هەرچی لە وێنەیەکدا لە نێوان دیدە فەرەیدۆن و گیان هاشم دانیشتووە هەردووچیان گەڵبیان بۆ کردووە واتە ئەمە تەنها هاوڕێنە پێی ناچێ خۆشەویست بن بەڵام لە زاری خۆی ئەمەی پشتڕاز نەکردوتەوە
وهروەها دینەش دەڵێتن من بۆیە تاوەکو ئێستا سینگڵم و باز لەوەش دەکا من سینگڵم وەروە ئەمەش دوو قسەی زۆر جیاوازە لەلایەکتر دەڵێتن من و ڕۆمی تەنها هاوڕێین و خۆشەویستن کەس لەم بابەتی تێناگە لەلایەکی تڕیشەوە دەڵێتن من سینگڵم تاوەکو ئێستا ئەو کوڕی خەونەکانم نەهاتوتە پێش دەبێ باڵای 190 سانتیم بێ وەرەوە سکسپاچشی هەبێتون و پیاوەکی پیاوانە و ڕێکوپێکیش بێ و داوای ئەو شتانە دەکا دەڵێت تاوەکو ئێستا ئەو کەسەیە کە لە خۆنمدا تاوەکو ئێستا لە واقعەت ئەم کەسێم نەدۆزیوەتەوە و نەهاتوتە پێشم دیدەکی هاوکاری بە تاوەکو گەیشتە ئەو قۆناغی ئێستا سەرەتا خۆم هاوکاری خۆم بووم دواتر دەوروبەرەکەم بە تایبەتی لەگەڵ پورم زۆر یارمەتی داوم و لە منداڵیەوەش لەگەڵ ئەو دەژین وەدیدا ئەوەی نەخستە ڕوو ئایا بۆ لەگەڵ پوری دەژێتون و لەگەڵ ئەو گەورە بووە ئەی خێزانەکەی چی بەسەر هاتووە تاوەکو ئێستا هیزڵکردنەوەیەکی لەو بارەیەوە نەداوە و دەڵێتن منداڵی خۆم لەگەڵ پورم بەڕێ کردووە بۆیە ئەو یەکەمی کەسە ئەو دواتریش هاوڕێکانم هاوڕێی زۆر باشم هەیە دەتوانم بڵێم هاوڕێ تاوەکو ئێستا 15 ساڵ لەگەڵ یەکتری بەردەوام بەبێ هیچ کێشەیەک واروەها دەژڵێتن من لە تەمەنی 15 ساڵیەوە دەستم بەکار کردووە بە شەو ڕۆژێک نەمهێناوتۆ ئێستا کە ئێوە دەمبینن زۆر مادی بووم تاوەکو بەمڕۆکە گەیشتون چەندین کاری جیاوازم کردو خۆم پێگەاندووە و هاوڕێکانیشم بێگومان یارمەتیان داوم و دەستخۆشیان لێ دەکاتن پرسیاری ئەوە لە خات و دیدە فەرەیدون دەکەن چۆن دەبیتە کەسێکی سەرکەوتوو ئەویش لە وەڵامدا دەڵێ شەرت نییە بۆ ئەوەی تۆ ببیە کەسێکی سەرکەوتوو مۆعجیزەیەک بخەڵقێنی بەڵکو دەتوانی هەمان کاری خۆت بکەیت بەڵام بە ئایدیایەک و تەکنەلۆژیایەکی نوێ بە بیرێکی نوێ بۆ ئەوەی تۆ بتوانی سەرکەوتوو بیکە و کارە دەیکەی دەتوانی هەمان کار بکەیت بەڵام بە شێوازێکی جیاواز بە داهێنانی خۆت شایدی هەموو کات تۆ داهێنەرێک بی ئەو ئیشەی کە تۆ دەیکەی کەسی تر نەیکردبێ نەخێر هەمان ئەو شتانەی خەڵک دەیکەن تۆش بیکەوە دەتوانی بەڵام بە شێوازێکی زۆر جیاواز بەبێ ئەوەی کەم و کورتی تێدابی و بە شێوازێکی پرۆفشناڵتر و فول کوالێتی ئەم کارە بکەیت بۆیە دڵنیاتان دەکەمەوە لەو کارەیە سەرکەوتوو دەبن هەموو کات پشت بە خۆتان ببەستن بۆیە تاوەکو بتوانن بگەنە ئامانج چاوەڕێی هیچ شتێک مەکەن وە زیاتریش دەڵێتن هەزم لە گۆرانی ئەڵمانیا بە تایبەتی ڕاپەکەیان و چەندین کورد لە ئێستادا لە ئەڵمانیا ڕاپ دەڵێن و بۆیە زۆربەی کات گویان لێرە دەگرم ئایا بەڕای تۆ دیدە فەرەیدون و ڕۆمی هەرکی تەنها هاوڕێی کوڕ و کچن یاخود خۆشەویستی یەکترن زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی بابەتەکەمان ئەو پێتان خۆش ئەم زارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و شێر و کۆمنتشتان لەبیر نەچنەوە شێری ڤیدیۆکانیشمان بکەن وەروەها سەبسکرایبی کەناڵی یوتیوبەکەشمان لەبیر نەکەنەوە زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی وەروەها سناپچاتەکەشمان ئادکە بۆ ئەوەی لە خەڵاتی گیڤیوەی بێبەش نەبی و وەروەها ڕەخنەوە پێشنیارێکت هەیە ڕاستەوخۆ لێ وەڵامت دەدەینەوە هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.